کاتی 2 مانگی پێش ئیمتیحانیش ئیزنەکە ئەو زۆر خۆم ماندوو کرد 13 ساعت 14 ساعت ئەگە پێم بکرێ زیاتریشم خوێند بەڕاستی من پێشبینی دەرەجەیەکی بەرزمە کرد بەس ئەوە زۆر بەرز نا بەڕاستی دووەمی هەرێم هەستێکی زۆر خۆشم هەیە ئەو کاتێکە دەرەجەکەیان پێم وت بەعین بەڕاستی هەستێکی زۆر کەم هەواڵیان پێدا وڵاهی بڵێم چی ساعت 3:30 بوو ئەوها پێیان وتی دووەم بوویت بەڵێ باشە پلانی ڕۆژانت هەبوو بۆ خوێندنت و ماوەی چەند کاتژمێرت خوێند بەڵێ طبعاً ڕۆژانە کاتی مەکتەب یعنی بەپێی واجبەکانی ڕۆژانەم خوێند هەرچەند پێویست بووە 7 ساعت بووە 8 ساعت بووە کاتی 2 مانگی پێش ئیمتیحانیش ئیزنەکە ئەو زۆر خۆم ماندوو کرد چەند ساعتت خوێند 13 ساعت 14 ساعت ئەگە پێم بکرێ زیاتریشم خوێند یعنی ئەوەی پێم کرا خۆم ماندوو کرد نەخێریش مامۆستایەکی تایبەتم نەبووە هەر مامۆستایانی ئامادەی ژیار بەڕاستی خۆیان مامۆستای تایبەتن زۆر سوپاسیان دەکەم بەڵێ هەر لە یەکی سەرەتاییەوە من خۆم ماندوو کردو ئەلحەمدولیلا دەرەجەکانم بەڵێ بەڕاستی فیزیا و کیمیا زۆر ناخۆش بوو بەلای منەوە یعنی نامەوێت ئەوانی تازە بنە پۆلی 12 بیان ترسێنم بەزەوە بەلای منەوە مۆبایل هیچ بەکار ناهێنا هەر لە سەرەتای دەستپێکردنی داوامە مۆبایلەکەم هەڵگرت بوو چونکە بەڕاستی ئەوە مێشکت لە خوێندن دوورە خاتەوە مێشکت مەشغوڵەکە شەوانە کاتژمێر چەنە خەوتی بەیانیان کاتژمێر چەنە لەسای بۆ ئیوانەکانت بخوێنی زووە خەوتم شەوان بەس بەیانیانیش زوو هەڵەسام بوونە 10 خەوتم هەتا 5 یان 9 هەتا 4 ئەوە بەڕاستی یعنی ئەو هەتا زوو پێتانەکرێت دەست پێ بکەن هیچ کات بە فیڕۆمەدەن هەرچەنە خۆت ماندووکی لە ئاخیرا بەرهەمەکەی بینی ئینشەڵا خوای گەورەش یارمەتی دەدا طبعاً ئەگە خۆم ماندوو نەکردای ئەو دەرەجەیە ناهات ئەی بەنیازی بچیتە چی بەشێکە و چی بەشێک بخوێنی بۆ زانکۆ حەزم لە پزیشکی گشتیە طبعاً دایک و باوکم یعنی هەر شتێکم ویست بێ بۆیان دابین کردومە یعنی ژینگەیەکی لەبار بۆ خوێندن مەکتەبیش هەروە مامۆستایەکانم یارمەتیان داوام هانیان داوام دایک و باوکم بەمانشە ئەوانی کە تازا بنە 12 هەتاوەکو زۆر دەست پێ بکەن ئەوانی کە نمرەکانی وەرگرتۆتەوە ئەگەر ئەو نمرێ بە دڵخۆتان نەتان هێناوە خۆ ئاخری دنیا نییە مەرجنیار پزیشکی گشتی سەرکەوتو بێ وایە باشە بەس ئەم پرسیارێشم پێ بڵێ ئێستا لەم دەقیقەم قسەت لەگەڵاکەم هەستت چۆن تۆزێ سترێسم لە بەردەم تەلەڤیزیۆن و ئەوانە بەس یعنی هەستێکی خۆشە کابینی ماندووبوونی خۆت ئەوها بەرهەمەکەی بینی وەڵاهی ئەو کاتی زانکۆ ئەبێ فکری لێ بکەوە